جالاوە ئەمڕۆ دیدارێک لەبارەی حاجی کاک ئەحمەدی شێخ لە شاری سلێمانی بە لایەن دەستگای میدیای کورسات سپۆنسەری کرابوو. ئەم دیدارە بەڕێوە چوو کە تێیدا چەندین توێژەر بەشدار بوون. ئەم توێژەرانش بێگومان هەرێکە و توێژینەوەیەکیان ئامادە کردبووم. توێژەرانش لە شارە جیاوازەکانی کوردستانەوە بەشداریان کردبوو، لە سلێمانی، هەولێر، دهۆک، هەروەها لە ڕۆژهەڵاتی کوردستانیشەوە بەشداریان تێدا کردبوو. با ئێمەش بەیەکەوە بینەری بەشێک لە ئەم دیدارەی ئەمڕۆ بین. لا خوف عليهم ولا هم يحزنون. شافع غوث معن ملجأ بو أنبدا فخر عالم غوث أعزم شيخ رزاو كاغ أحمدا. شافعين بو خوم أولادم لدنيا ولدين نسبتم بمشار يا ربي مؤبد لا مدى. بە دروشمی زانای شەریعەت پیری تەریقەت دیداری حاجی کاک ئەحمەدی شێخ بەڕێوە دەچێت. بە هاوبەشی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی و ڕێکخرا و بەرزنجا بۆ گرنگیدان بە مێژوو و بە سپۆنسەری میدیای دەستگای کەناڵی کورسات لە شاری سلێمانی بە دروشمی زانای شەریعەت پیری تەریقەت دیداری حاجی کاک ئەحمەدی شێخ بەڕێوە چوو. لە دیدارەکەدا ژمارەیەک توێژەر لە شارەکانی سلێمانی، کەرکووک، هەولێر، زاخۆ، ڕۆژهەڵاتی کوردستانەوە بە چەند توێژینەوەیەک بەشدار بوون. بەگشتی لە توێژینەوەکاندا ڕەهەندە جیاوازەکانی کاک ئەحمەدی شێخ وەک کەسایەتیەکی گەورەی کورد، هەروەها لە دیدارەکەدا دۆکۆمنتاریەک لەسەر ژیان و بەخشین و مێژووی حاجی کاک ئەحمەدی شێخ نمایشکرا. بەهێزەکەی کە ئینسانێکی حەکیمی شەریعەتزانی بەلاغەزانی ئەدەبیات ناسا، لەلایەکی ترەوە مورید پێ ئەگەیەنێ، سالکێک پێ ئەگەیەنێ کە پلەکەی نابێت لە دەروێشیا بمێنێتەوە، ئەبێ پلەکەی بڵند بێتەوە بۆ پلەی وەلێتی. یعنی بە شێوازێک وتارەکەی عەرزەکە هەمیشە خۆی خاتە ڕیزی گوناحبارانەوە، خۆی خاتە ڕیزی تاوانکارانەوە، بۆی خوا نەخواستەوە دەرنەکەوێت ئەو لە شوێنێکی گەورەترەوە قسەکە. ئەفەرمێ هەر موریدێ هاتە درگاکەتان، هەر کەسێک هاتە درگاکەتان ویستی پەروەردە بکرێ، لە پێشا بڕۆن ئادابی شەریعەتی فێر بکەن، غوسڵی تەوبەی پێ بکەن، مێڵن بێتە ناو بازاڕی تەریقەتەوە. هەتاوەکو 70,000 تەحلیلەی پێ ناکەی. موریدی وا هەیە 70,000ەکەی بە مانگێ بۆ ئەکرێ، هەیە بە 10 ڕۆژ، هەیە بە 7 ڕۆژ کە تەحلیلەکەی کرد، ئەبێ بە درێژایی ئەو ماوەی کە تەحلیلەکە ئەکات بە ڕۆژوو بێت. حەزرەتی تازداری بەکار هاتووە.